زیاتر لە 20 ڕۆژە تونێلی دەربەندیخان بەڕووی شۆفێراندا داخراوە، بەڵام درێژە کێشانی ماوەی داخستنەکە تەنها لە پێناو بۆیەکردن و دانانی ڕووناکی. نیگەرانی شۆفێرانی بەدوای خۆی داهێناوە و دەڵێن دانانی چەند گڵۆپێک زیانی هەزاران دۆلاری بە شۆفێران گەیاندووە بەو پێی ڕۆژانە لە ڕێگا بەتیلەکانی تونێلەکە کە خۆی دەبینێتەوە لە شاخی بەرانان و ئیمام محەممەد و ڕێگەی ناوتاقان ئۆتۆمبیلەکان لە کار دەکەون یاخود گلۆر دەبنەوە بۆ ناو دۆڵ و نشێوەکانی ناوچەکە. منفذ مال بيروزخان سيارات مالك كلها قاعد بەهۆی داخستنی تونێلی دەربەندیخان کارکردنی بەشێک لە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانی دەواازەی پەروێزخان پەڵکی کەوتووە و وەستاوە. لە ئێستاشدا منیش ئامادەدیم ڕێگای ناوتاقان بەکاربێنم لەبەر دوو هۆکار. یەکەم لەبەر ئەوەی ڕێگاکەم زۆر زیاتر دوور دەکەوێتەوە، دووەم هۆکاریش تایی ئۆتۆمبیلەکان بەهۆی خراپی ڕێگاکە تەواو ستۆک و خراپ بووە. نازانم یەک مانگ داخستنی تونێلەکە تەنها بۆ بۆیەکردن و ڕووناکردنەوە چ پێویست دەکات لە کاتێکدا ئەم ڕێگایە ناوەڕاست و خواروی عێراق بە هەرێمەوە دەبەستێتەوە. من ڕۆژانە بەردەوام لێرم هەموو ڕۆژە سێ کاروان زیاتر کەمتر بتوانم ئەوەی کە توانامە بێ ئاوێنمێکی ڕێژم بەیرا بۆی تا بتۆز نەگا، بەڵام حقت ئەمە پێویستەکان بە تەواوەتی سەر لەسەر جێبەجێ ناکە بە حکمیەوەی جەوەکە تۆزێ گەرمە و زووشکە بێتەوە. اینجا بەردەوامیش کە سیارەی لەسەر ئەمە هۆکارێکی ترە بەوەی زووتر وشک بێتەوە. حقاتی ئەمە من وەکو خۆم وەکو دایرەکەشمان کەم تا زۆری ئەرکی خۆمانمە جێبەجێکەوە، بەڵام ئەوەی کە پێویست بێ بکرێت لە بەخۆی ئەوەی کە قەرەباڵقێکی زۆر زۆری لەسرە ناتوانین 100% ئەوەی کە جادەکە پێویستێتی بۆی بکەین. ڕێگەی هاتن لە ناوەڕاست و خواروی عێراق بۆ شاری سلێمانی لە ڕێگەی شاخی بەرانان و ئیمام محەممەدەوە دەبێت و بە پێچەوانەوە ڕێگەی ناوتاقان بۆ ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بەکاردێنرێت. هەردوو ڕێگاکە گرفتی جددی بۆ شۆفێران دروست کردووە. ڕێگای یەکەم کانگای گلۆربوونەوە و لە کارکەوتنی ئۆتۆمبیلەکانە و ڕێگای دووەمیش ڕێگای لەبەر یەک هەڵوەشاندنی ئامیر و پێک هاتەکانی ئۆتۆمبیلەکانە. وەکو هاتوچۆی قەزای دەربەندیخان 24 ساعت لە ئامادە باشین، بە تایبەتی لە دوای ئەم وەزعەیە پلانمان داناوە کە بە معدەلی کارمەندمان هەبێ، مەفرەزەمان حازرە، کرێنمان هەیە بە هەمان شێوە لەسەر ئەو شاخە دامان ناون کە لە حاڵەتێکی خوا نەخواسە حادیسەیە بێ یاخود سیارە پەکیەکەوێ. زۆربەی کێشەکانیشمان کەوتنی سیارەی بارە بەڕاستی لەو ڕێگایە. بەپێی ئامارەکانی هاتوچۆی دەربەندیخان کە دەست پەیام کەوتووە 5 ڕووداوی هاتوچۆ لەسەر شاخی بەرانان لە ماوەی داخستنی تونێلەکە ڕوویداوە و جگە لە برینداربوون و زیانی گیانی هاوڵاتیەک گیانی لەدەستداوە. بەپێی ڕاگەیەندراوێکی قایمقامێتی دەربەندیخان لە 19 ئەم مانگەوە هاتوچۆکردنی ئۆتۆمبیلی گواستنەوەی سوتەمەنی لەسەر شاخی بەرانان قەدەغە کرا. ڕێگای بەدیلیش ڕێگای سەنگا و چەمچەماڵە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.